بینەرانی هێژە شەوتان باش لە ماد میدیاوە بە بەرنمەیەکی کوتۆپەر بە یەک گەیشتینەوە. بەرنمەی ئەم شەومان هەروەک ئاگدارن دوا بە دوایی ئەو خۆپشاندان و ناڕزایەتیانەی لە باشووری کوردستان پێشکەوت هەردایەنە و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان باسییان لەسەرەوە کرد کە لایەنی دەرەکی لە پشتی خۆپشاندانەکەوەیە هەندێک ترافیکی دیبلۆماسی لە نێوان عێراق و تورکیەدا دەستی پێکردووە ئەگەرێکی هێرش لەسەر هێزی گەریلا لەلایەن تورکیاوە لە ئارادایە، بەڵام لەم هێرشەدا دەیانەوێت پارتی دموکرات بەکاربێن و هەروەها لە ئێستەشدا لە ئەم شەودا شەڕ و پێکدادانێکی کورد ڕوویداوە ڕاگەیەنراوە لە یەک لە خاڵە پشکنینەکانی سەر بە ئامێدیە هێرش کراوەتە سەر هێزی گەریلا و لە ئەنجامدا سێ گەریلا بریندار بووە. ڕاگەیانەکان باس هەر کەسە و هەلایەنێ باس لەسەرەوە کا گەریلایەکی شەهید بووە، بەڵام تا بە ئێستا پشتڕاست نەکراوەتەوە. سەرچاوەی فرات نیوز و چەند سەرچاوەیەکی تر پشتڕاستیان کردوێتەوە کە شەڕ و پێکدادان هاتووەتە ئاراوە کە هێزەکانی پارتی دموکراتی کوردستان تەقەیان لە هێزی گەریلا کردووە. بینەرانی هێژە بۆ ئەوەی لێکدانەوەی زیاتر لەسەرم بابەتە بکەین، عەلی کەریمی سیاسەتمەدار بە ڕێگای ماد میدیاوە لەگەڵ ئێمەدایە. کاک عەلی شەوتان باش. شەو باش و شەوی بینەران و سڵاو بۆ هەمووتان باشتر. کاک عەلی سەرەتا بۆمان باس بکە کە لێکدانەوەتان لەسەر ئەم هێرشە چییە؟ ئایا ئەم هێرشە چاوەڕوان کراو بۆ ئێستا؟ زۆر لە ماڵپەڕەکان هەر کەسە و بەلایەک باس لەسەرەوە کە شەڕی گەریلا دەستی پێکرد، پەدەکە یەکەم هێرشی دەست پێکرد لە دژی گەریلا. ئێوە لێکدانەوەتان چییە؟ ئایا ئەمە چێت تابلۆی نیشان دەدات لەم بارودۆخەدا؟ ئەوەی ڕاستی بێ لە ماوەی سێ چوار هەفتەی ڕابردوودا وە سەرجاریش دێدوانمان لەسەروەیدا و بەتا بە 2 هەفتە لەوە پێش کە ئیتر ناکۆچیەکان و گرفتەکان لە نێوانی ئەو دوو هێزەی داگەیشتە ترۆپچی خۆی و ئێمە زۆر حەولماندا لە شاری سلەیمانی کە ئەمە نەبێتە شەڕی کەجەکە و شەڕی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئەو کارە زۆرمان حەولدا کە ئەو سێلایەنەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانن واتە پارتی و یەکێتی و گۆڕان، ئەو دوولایەنەکەی دیکە گۆڕان و یەکێتی نەستنە ژێرباری وەی کە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەکەکە بیهێوێ شەڕێک بەسەر هەرێمی کوردستان داسەپێنێ لەگەڵ برادرانی قەندیل. ئەمە بوو کە ئێمە تاڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووین لەوەیدا و یەکێتی و گۆڕان نەچوونە ژێرباری ئەوەی کە شەڕێک لەگەڵ پەکەکە یا لەگەڵ باکووری کوردستان لە ژێرناوی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ و ئەوە پارتیە لەوێدا ستۆپێکی کرد وەختێک ئەو هجوومەی دیت و ئەو سینگناڵانەی دیت لەلایەن گۆڕان و لەلایەن خەڵکی وەکو ئێمەمانان و لەلایەن خودی یەکێتیشەوە کە پارتنێرێکی سەرەکیە لە چەند ساڵی ڕابردوودا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا. دیارە یەکێتی هێزی هەیە دەناخۆ گۆڕان هێزی عەسکەری نییە. ئەوە بوو کە بەڕاستی ئێمە هەستمان پێکرد کە ئەوە تاڕادەیەکی زۆر هاتە خوارێ ئەو ئیشتیاقەکە بیهەوێ پارتی بە تاقیتەنێ وەک پارتی نەک وەک حکوومەتی هەرێمی کوردستان شەتکا لەگەڵ کەسەکەی. ئێمە دڵمان بەوەی خۆش بوو و بەڕاستی شەروای لێ هات کە ئەم شەڕە نەکرا و نەبوو هەتا ئەو شتانە ساعاتێک لەوە پێش کە بەداخەوە خەبەر هات کە لە بازرەیەکی لەلای ئامێدی تەقەدا سارەیەکی برادرانی هەواڵانی قەندیل کراوە و چەند کەسێک بریندارن کە من هیوادارم برینەکانیان سوک بێ و من هیوادارم کە هەموو لایەک سەلامەت بن. بەڵام ئەوەی کە ئێمە دەبێ ئەو ڕۆکانە پەنجەی بۆ ڕاکێشین ئەویش ئەوەیە کە هەمومان دەزانین هەفتەیەکی ئەوە چەند ڕۆژێکە کە دەستەوەیەکی کوردستان لە زۆربەی شار و شارۆچکەکان و بەتایبەت لە شاری سلەیمانی مزاهراتێکی مەردمی و خۆپێشاندانایەکی زۆر ڕووی داوە، زۆر بەرودەستگای دەوڵەتی سوتاوە کاگ عەلی تا چەندە ئەم خۆپیشاندانانە میدیاکانی پارتی دموکراتی کوردستان پێداگرن لەسەر ئەوەی کە پەکەکە لە پشتی خۆپیشاندانەکانی باشووری کوردستانەوە بووە؟
تا بە ئێستاش دوکومنتێ بەڵگەیەکی ئەوتۆ بینراوەتەوە لەسەرەوەی کە پەکەکە لە پشتی و خۆپشاندانانەوە یاخود مەقڕ و بارەگایەکی سووتان دەبێ؟ بەڵێ ئەمە هەردووینە و پێرەشەوە لەسەر ئەوەی من شتم نووسی و لەسەر ئەوەی قسەم کرد لە کاناڵی تێلگرام ئەویش ئەوەیە کە ئەمن پێم سەیرە کە ئەوان دێن دەڵێن پەکەکە مۆتۆری ئەو خۆپێشاندارانەی شارەکانی سلەیمانی و هەرێمی کوردستانە. ئەمە کارێکی زۆر خراپە کە ئەوان دەیکەن، چونکە حقیقەت ئەوەیە کە ئەوڕۆ هەرێمی کوردستان پڕە لە خەڵکی ڕۆژهەڵات، پڕە لە خەڵکی ڕۆژاوا، پڕە لە خەڵکی چالاکی سیاسی باکوور و ئەوەی خەڵکەی کە لەو شارانە دەژیم هیچ شتێکی سەیب و عەجایب نییە کە ئەگەر لەگەڵ خەڵکی باشوور بچن بۆ مەسیرەیەک یا بەشدارێکی بکەن و ئەوانە. بەڵام ئەوە بەو معنای نییە کە سەرکردایەتی پەکەکە لە قەندیلەوە بێنێ ئەو مزاهرانە ڕاهبەری بکە. ئەو بۆ دەچێ ئەو کارەی دەکا. ئەمە جایفاقەن یەک شتم لێپرسیم لێیان ئەگەر پەکەکە ئەوەندە بە قووەت بێ ئەوڕۆکانەکە بتوانێت شەقامی هەرێمی کوردستان بجوڵێنێ، وەڵا حەومان دێ بڵێن ناکەن پەکەکە کەواتە پەکەکە هێژمەنێکی زۆر گەورەتری لەوە هەیە کە برادرانی پارتی ئیدعا دەکەن. وێ ئەمەم پێ بەڕاست نییە بەڕاستی و بە باشیش نییە بۆ خۆیان باش نییە، چونکە ئەم شایعە و ئەم دیعانە کە پەکەکە جوڵێنەری خۆپێشاندەرەکانی خۆپێشاندانی شارەکانی هەرێمی کوردستانە بۆ خۆیان خراپە، ینی هێژمۆنی خۆیان دەچێتە ژێر پرسیار و ئەوە بە قازانجی خۆیان نییە. بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە ئەمێن فکری لێ دەکەمەوە و ڕەنگە دوور نەبێت لە واقعیت، ئەویش ئەوەیە کە دیارە ئەم فشاری خەڵک و اعتراضاتی خەڵک بەڕاستی تەنگی پێڵچنیون بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ئەوە تا تۆ دەبینی 400-500 قەزاری گیراون تا ئێستا ئازاد نەکراون. زۆرێک لەو گەنجانە کە بریندار بوون بەڕاستی گەنجی منداڵن خوارەوەی 8 ساڵن و ئەو شەهیدانەی کە شەهید بوون بەشی زۆریان لەو 8 کەسەی خەڵکی 12 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵن. بەڵێ کاگالی سەوا بڵاوەکەنەوە ڕاگەیانەکانە زۆر ڕاگەیاندن و بڵاوەکەنەوە بە خەبەری کتوپڕیشدایانە کە شەڕی پارتی دیموکراتی کوردستان و گەریلا دەستی پێکردووە. ئایا ئەمانە تا چەندە دەم درێژە بێ؟ ئایا چەندە مەترسی شەڕێکی گەورە لە ئارادایە؟ ئەو شەڕە ئەمن پێم وابێ ئەو ڕۆکانە ئەوان هەمیشە و دایم لە تەجروبەی خۆم لەگەڵ برادرانی باشوور و بەتایبەت پارتی دموکرات حقیقەت ئەوەیە کە ئەوان قەیران بە قەیران هەمیشە و دایم لێی دەگوزەرێن. کاتێک ئەوان دەکەونە قەیرانێک لەگەڵ بەغدا ئەوان دەچن شتێک سناریۆیەک دروست دەکەن بە ناوی هۆقەباز، بە ناوی نازانم مەتعام، بە ناوی هەزار شتێک، بە ناوی لولە تەقاندنەوە، بە ناوی ئەوەی کە گریلای پەکەکەی بۆری نەوتی تەقاندۆتەوە. یعنی ئەوان هەمیشە و دایم شتێک دروست دەکەن بەو معنای کە مستەکینێک حەبێکی مستەکین بدەن بە خەڵکی و ئەو مەوزوعە ئەسلەیان دەبی بچێتەوە. ئەمەوای بۆ دەسم ئەوە دەکەن ئەو شەڕە بچووکە ساڵ دەکەن کە هیوادار هەر بچوک بێ و لۆکاڵی بێت و هەر ئەو شە بکوژێتەوە چونکە بە قازانجی هیچ کەسێکی نیە ئەو شەڕە بۆ ئەوەی دەکەن کە مزاهرات و خۆپێشاندانەکان دامرچێنن و خەڵک پەرت بکەن و خەڵک لەبیر بەرنەوە خۆپێشاندانەکان و خەڵک تەرکیز بکاتە نەزەری بڕاتە سەر ڕوانگەی بچێتە سەر مەسەلەی شەڕی دوودانە پارتی. کەواتە پەکێکە لایەنی پەکێکە هیچ پەیوەندی بە خۆپیشاندانەکانی باشووری کوردستانەوە نییە بەو بنکەوبەرگایانە و کە سووتێنراوە خۆپیشاندانێکی خۆڕسک بووە وەکو لە ڕاگەیانەکانیشا باسی لەسەرکرێ. پێیاگری پارتی دیموکرات لەسەر ئەوەیە کە پەکێکە لە پشتی ئەم خۆپیشاندانانەوە بووە و بۆ ئەوەی مەشروعیەتێ بدرێ بەو هێرشانە. ئەگەر هێرشێکی بێتە ئاراوە چ لێکەوتەیەکی لەگەڵ خۆیدا دەبێت. ئێستا باس لەسەرەوە کرێشەوە هیچ مرۆڤ نازانێت چ ڕوو دەدات لەو ناوچانە. سێ گەریلا بریندار بووە، باس لە شەیدبوونی گەریلایەک دەکرێت. گەلۆ ئەگەر شەڕێکی گەورە بێتە ئاراوە چ لێکەوتەیەکی لەسەر باشووری کوردستانە بێ. ئەو هێزولایەنانە لە باشووری کوردستان کە ئێستا ئەم بارودۆخە دەبینین دەبێت چ بکەن؟ من لێرەوە زۆر بە سەراحەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەڵێم ئەوەی کە مزاهرات و خۆپێشاندان لە هەرێمی کوردستان
لە چەند ڕۆژنەوە پێشەوە هاتۆ خەڵک لەسەر جادەیە ویست و داخوازێ بەرحەق و ڕەواکانی میلەتی کوردە لە باشووری کوردستان ئەوان گەیشتۆتە ئیتر ئێرەیان گەیشتۆتە ئەوەی کە معاشیان نیە گەیشتۆتە ئەوەی کە نەوتیان لێ بەزستان گەیشتۆتە ئەوەی کە کارەبانیە گەیشتۆتە ئەوەی کە مامۆستا 4-5 مانگە معاش وەرنەگرتووە ئەوە ویست و داخوازی ڕەوای خۆیانەوە بەڕاستی ئەوەی کە ئەمن لە نێویاندا بووم و حتا دوی نەوپێرێ لەوێ بووم دەزانم هیچ هێزێکی خارجی هیچ هێزێک ئەمە قسەوە ناخوام کەسێک لە ئینگلێک ئەوە ئەو لە هەموو جێگایەک ئەوە هەیە بەڵام وەکو ئەوەی کە بریارێکی سەرکردایەتی بێت باوەڕ ناکەم و نەشدیوە و لەگەڵ خودی نۆنەرانیشان یەکترمان دیوە قسەمان کردووە ئەوان دەداخل لە کاروباری خەڵک و خۆپێشاندان لە باشووری کوردستانیان نەکردووە و ئێستاژ نایکەن و ئەگەر عەقڵێکی سەلیم عەقڵێکی منطقی بێنێ ئەو پرسیارەی لە خۆی بکە لەو شەرایەتەیدا ئەو ڕۆکانە کە تورکیا هەموو ڕۆژێ هەڕەشە دەکات لە باشوور هەڕەشە دەکات لە پەکەکەی قەندیل ئایا واقعەن ڕیشی کێ ڕوایە ئەو ڕۆکانە پەکەکە بێت گەردیسەرێکی دیکە بنێوی باشووری کوردستان بۆ خۆی بکرێت بۆچی دێتە داخولێتەکە وەختێک خەڵک بۆ خۆی ئامادەیە خەڵک بۆ خۆی وەکو تەوقیتی بۆم پێدانراوە و هەردەوانەیە بتەقێت بۆچی پەکەکە دەچێت خۆی پیا و خراپ دەکات نەکەن ئەوە درێیەکی زۆر گەورەیە من بڕوا بەوە ناکەم و پێش وانێ خەڵکی ئاقڵ ئەم ڕۆکانە لەسەر تاسەری جیهاد و کوردستانیش باوەڕ بەوەی بکاکە هێزێکی خارجی یا پەکەکە بەتایبەت بێتە تەداخلی خۆپێشاندەران بکە و تەحریکیان کا بە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە کێشەی خەڵکی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتەکەی خۆیان کە پێی دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی بەتایبەت ئەم حکوومەتەی ئاخرێ بە سەرکردایەتی کوڕەکەی مەسعود بارزانی شکستی خواردووە هەموومان دەزانین حکوومەتەکە لە چاکسازی لە بودجە لە بەڕێوەبردنی کۆمەڵانی خەڵک شکستێکی گەورەی خواردووە ئەو کوڕی دەوڵەت مەردار نییە کوڕی دەوڵەت نییە کە بتوانێت دەوڵەت مەداری بکە بۆیە شکستی خواردووە ئێستا بکەنێ دەستە چەورەکەی خۆیان هەر دەڵێکی دەسڕن ئەو شەڕەشە بۆیە ساز کردو ئەو شۆکانە ئەو تەقانەیە بۆیە کردووە بۆ ئەوەی کە بەیانی خەڵکی تر هەمووی ڕوانگە و هەموو تەرکیزی بچێتە سەر مەسەلەی شەڕی دوو پارتەی کوردستان یا پەکەکە و پارتی و مەسەلەی مزاهرات و خۆپێشاندان لەبی بچێتەوە. بەڵێ کاک عەلی سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی بڕیارە سەردانی تورکیا بکات کۆبوونەوەکان و لایەنی ئەو کۆبوونەوانەی کە لە بەغا بەڕێوە چووە هەم لە لایەنی فراکسیۆنی یەکێتی و نێدراوی یەکێتیەوە هەم لە لایەنەکانی دیکەوە تا ئێستا ئەنجامێکی ئەوتۆی نەبووە بەڵام ڕاگەیاندنەکان بەتایبەت ڕاگەیاندنەکانی سەر بە دەسەڵاتی هەرێم باس لەسەرەواکەن کە ئەنجامەکان بەرەو بەباشی بەڕێوە دەچێت گەلۆ مزایدەیە ناکرێت لە پێناو ئەو بارودۆخا بۆ ئەوەی کە شەڕێک دەست پێ بکات و هەوڵی پاکتاوکردنی هێزی گەریلایە لە باربردنی هێزێکی دیکە بدرێت لە باشووری کوردستاندا ئێوە کە بیرروبۆچوونی گۆڕان زۆرتر دەتوانن ئاگداری بیرروبۆچوونی بن فراکسیۆنی گۆڕان یان بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا سەرنجی چی دەبێت لەسەر بارودۆخەی کە هاتووەتە ئاراوە ئایا ئەمە خەتەرێکی گەورە نییە کە بە دوای خۆی دادێنێ شەڕێک کە ماڵ وێرانکەریە بێ لە باشووری کوردستاندا منەوە ڕاستکەمەوە ئەمە هیچ پەیوەندێکی سیاسی و ڕێکخراوەییم لەمێژە بە گۆڕانەوە نییە بەڵام ڕاستە من وەکو کەسایەتیەکان لێیان نزیکم و دۆستایەتیمان هەیە چێواوتم دیارە گۆڕان ناچێتەوەیەوە ئەوەندەی کە من لە نزیکەوە لە ماوەی 15 شەوی ڕابردوو مانگونیوی ڕابردوو لەسەر مەسەلەی شەڕی کەتەکە و شەڕی هەرێمی کوردستان لە نزیکەوە دیو من و قسەم لەگەڵ کردوون ئەوان ناتنە ژێرباریەوەی ئەوان نایانەوێ بچن شەڕی پەکەکە بکەن یا شەڕی پارچەیەکی تری کوردستان بکەن ئەوەی کە ئەمن لێم بیستون ئەوی دیکە ئەوەی کە یەکێتیشە ئەویشە ناهێوێ ئەو شەڕ بکە ئەوەی کە من لێم بیستون ئەوەی کە لە پێشە هەمومان دەزانین و هەمومان دەزانین کە کادرەکانیان ئەندامەکانیان لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکاندا سمکۆڵێ دەکەن هەموو شەوێت دەیڵێنەوە هەموو هەرچی کرا لەو هەرێمەی هەرچی خراپەیە بەسەری گریلاکانی قەندیلی دادێنن ئەوە لە کەس شاراوە نییە و ئەوان دەمێژە بیانووی دەگرن بەوەی کە ئەوش بیانی خۆیان نییە بەڕاستی بیانەکە تورکیایە ئەوە
ئەوە زەبرێکە ئەوە ویست خوازیەکە شەڕی هەرێمی کوردستان یا باشتر بڵێم شەڕی پەکەکە و شەڕی پارتی ئەوە ویستێکە کە تورکیا داوای دەکا و تورکیا پێیان دەکا حقیقەت ئەوەیە کە یەکێتی گۆڕان منەتیان نێوە ڕەنگە جوابی نەدەنەوە بەڵام پارتی ناتوانێت لێ دەرباز بێ پارتی دەبێ ئەو داخوازەی تورک بەجێ بێنێت ئەوەی کە تا ئێستا کوونێ نەکراوە فشاری کۆمەڵانی خەڵکە فشاری ڕۆشنبیرانە فشاری نوخبەی سیاسی کووردە کە تاکوونێ ئێستا کوونێ پارتی نەیوێراوە لەگەڵ سەر ڕایوەی کە ئەو فشارە گەورەی تورکیای لەسەرە و هەموو ڕۆژە فشاری بۆ دێنێت کە ئەم شەڕی بۆ بکە ئەو جادەیەی بۆ قیلکە کە دەچێتە شەڕی کە دەچێتە گرتنی خەندیر بەڵام پارتی نەدەسەڵاتی عسکەری ئەوەی هەبوو تا ئێستا کوونێ و نەدەوێرێ خۆ لەو شەڕی بدا و لەلایەکی دیکەوە لە بیرمان پێک بە کە بەشی زۆری هێزی عسکەری پێشمەرگە یا چەکداری پارتی ڕەنگە ئەو شەڕی بۆ نەکەن لە دراز مدەتدا ڕەنگە ئەو شەڕی بۆ نەکەن و ئەوان بۆ خۆیان دڵنیا نین لەوەی کە هێزی پێشمەرگە و هێزی هەفتا کە سەر بێتێتی ئەو کار ناتوانێ بیکە ناچی کا بڕێ ئەوەی کە دەمێنێتەوە هێزی هەشتا بە تەواوی نایکە و ئێمە دەزانین کە ئەوان قسەیان کردووە لەولای و بۆڵە کورتەکانمان زۆر جۆدەیە ئەوەی کە دەمێنێتەوە ئەو هێزە زرێڤانی تایبەتیانەی کە سەر بە یەکێک لە پڕۆکانی ماڵی بارزانەیە ئەوانش مەحدودن ئەوان ڕەنگە ئەو بەڵزستانەی نتوانن خۆ لە قەرەی شەڕی کوێستانەکانی قەندیل و ئەو ئامەد و ئەوانە بدەن. بەڵێ کاگالی ئاگداری بینەرانەکەینەوە بینەرانی مادمێدیا کە ئێستا وەشانی ڕاستەوخۆی ئێمە دەبینن ئەم شەو لە گوندی سێگرکەی شارۆچکەی ئامەدیەی سەر بە پارێزگای دهۆک چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان هێرشیان کردوەتە سەر یەکینەیەکی گەریلا سەر بە هێزەکانی پاراستنی گەل لە ئەنجامدا سێ گەریلا بە سەختی بریندار بووە یەک لە ڕۆژنامەوانان لەو هەرێمەوە ڕایگەیاندووە کە کاتژمێر 9 شەو بە کاتی باشووری کوردستان بووە و هێزانە بۆ سێداناوە بۆ هێزی گەریلا و لە ئەنجامدا سێ گەریلا بە سەختی بریندار بووە هەروەها ئەو هێرشە بە دوای هێرشەکە چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان بە چەکی قورس و بە چڕی بنکە و بارەگاکانی گەریلایان لەو ناوچەیەدا کردووەتە ئامانجی هێرشەکە تا ئێستا هەپەگە لەو بارەوە هیچ لێدوانێکی فەرمووی نەداوە ئەمەش دوای ئەوە هاتووە کە لە ڕۆژانی ڕابردوودا شاهێدی ئەوە بووین سێ هاوڵاتی لە هەرێمی بەهدینان لەلایەن فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیاوە گیانیان بەخت کرد بەڵام کاردانەوەیکی ئەوتۆ نەبوو لەگەڵ پارێزگاری دهۆکە قسەیان کردوتیان ساڵانێکە ئەو گوندانە بەهۆی ئەوە و کەپەکەکەی تایە خەڵک باجەکەی دەدات ئایا ئەم ئامادەکردنی ئەم ئەتمۆسفەری ڕۆژنامەوانی و ڕاگەیاندنیە تاودانی شەڕ نییە لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە چ دەکرێت بۆ ئەوەی کە بەر بەم شەڕانە بگیرێت میدیاکاران دەبێت چۆن هەڵس و کەوتکەن لەم بارودۆخەدا کاگالی بەجێیە بۆ زۆریش سادەیە ئەو ڕۆکانە دەزانین دەوڵەتێکی داگیرکەری بەنێوی تورکیا بە نیەتی ئەوەی کە دێ شەڕ و سنوورەکانی خۆی دەپارێزێ وەکو لە ئەترین کردی بەڵام مەبەستی داگیرکردنە مەبەستی شەڕێکی کۆنی خۆیەتی لەگەڵ گریلاکانی پەکەکە و لەوە گەورەتر من ئاوای دەبینم و چەندین جاریشم باس کردو و پەنجەم بۆ ڕاکێشاوە مەبەستی تورکیا داگیرکردنی ویلایەتی مووسڵە خۆش خەیاڵی و بزرگمەنیشی و بزرگ چاولێکردنی ئاغای ئۆردۆغان لە کەس شاراوە نییە حتا لە میدیاکانی ئوروپا و حتا یەکێتی ئوروپاش هەردووی نەوپێرێکانە زۆر بە سەراحەت باسی ئەو بزرگ نازانم چێ و ئەو خەیاڵ پەردازی و خۆ بە گەورە دیتری خەیاڵی عوسمانی نوێ حتا لە زمان سەرکردەکانی ئوروپاشەوە بەیان کراوە کوتراکە ئاغای ئۆردۆغان خەیاڵێکی خراپی هەیەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە لە کەس شاراوە نییە بەڵام لێرەدا جێی داخە میلەتی کورد کە هەر چوار پارچە دەبێ وریا بێت ئەمە بەدەستی لایەنێکی کورد دەکرێت کە ناویان بارزانیە ئەمە خەتەرێکی گەورەیە کە ئێمە نابێ بچینە ناو ئەو بۆسەیەوە
ملەتی کورد نابێ بێڵێ ئەم شەڕە لە باشووری کوردستان ڕووبدا چونکە دەبێتە پەڵەیەکی ڕەش بە نێو چاوانیانەوە بۆ دوا ڕۆژ. حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە هەروەک چۆن مانگی پێشوو خەڵک زۆر زوو هاتە سەرخەت، خەڵک هات اعتراضی کرد کە نابێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێعلانی شەڕ بکات لەگەڵ برادران و هەواڵانی کەچەکە. ئەم ڕۆکانەش دەبێت هەر بەیانی زوو هەر لەو شۆوە دەبێت ڕۆژنامەنووسان بە قەوی جەنابێت، دەبێت نوخبە، دەبێت ڕۆژشەمبیر، دەبێت خەڵکی بازار و خەڵکی مەدەنی لەگەڵ ئەوەی کە ئەو ڕۆکانە خۆیان لەسەر جادەن بن بۆ ئیسلاح بۆ تەأمینی مەعاش ئەوەی کە دەو ڕۆژەی ڕابردوودا خەڵکمان دیوە لەسەر جادە. دووبارە دەبێت ئەوانە شعار و هەموو شتێکی خۆیان لەگەڵ ئەوە تێکەڵ بکەن کە نابۆ شەڕی کورد بە کورد، ناش بۆ شەڕی باشووری کوردستان لەگەڵ کەجەکەی. ئەمە ئەوە بەونی شانەی نییە کە ئەوان ویست و داخوازی ڕەواکانی خۆیان لە بیربەرنەوە، دەبێت ویست و داخوازیەکانی خۆشان لەوێ بێت، بەڵام ئەوە دەبێتە شتێک کە پارتی دەیهەوێ کە میلەت ویست و داخوازیەکانی خۆی کە داواکردنی معاشە، داواکردنی نەوتە، داواکردنی کارەبایە، داواکردنی ئیسلاح و چاکسازیە، دەبێت ئەوە لەبیر نەبنەوە، بەڵام پارتی دەیهەوێ بە بۆنەی شەڕەوە ئەوان لەبیر بێتەوە. میلەتی ئەو هەر چوار پارچەی کوردستان دەبێت بڵێ نا بۆ شەڕی کورد، نا بۆ شەڕی فەکەکە. بڵێ تۆ بەو زمانە توندە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان قسە دەکەی، بە هەمان شێوە لە ئێستادا چه ئەرک و بەرپرسیارەتی دەکەوێتە سەر کەجەکە و پەکەکە کەم بارودۆخە لە ئارادایە؟ ئەمێن زیاتر لە ماگونیوێک لەوە پێش نوێنەرایەتی کەجەکەم لە هەرێمی کوردستان دیوە و بە تێر و تەسەلی قسەمان کردووە و بەڕاستی لێکش حاڵێ بووین. ئەمن خواهشم لێ کردوون حتا بە قیمەتی ئەوەی کە لە بەریان هەڵێن، حتا بە قیمەتی ئەوەی کە تەواضوعیان نیشان بدەن، حتا بە قیمەتی ئەوەی کە لە بەریان بپاڕێنەوە ئێمە نابێ شەڕی کوردی باشوور بکەین، ئێمە نابێ شەڕی کورد بە کورد دووبارە ڕوو بداتەوە. ئەوان بەڕاستی ئەویان قبول کردووە و ئەگەر چاو لە بەیاننامەکەیان بکەین نزیک بە مانجێک لەوە پێش لە بەیاننامەکەیاندا بە سەراحەت باسیەوەی دەکەن کە ئەوان ئەسڵەن نانەوێت شەڕی کوردی عێراق کوردی باشوور بکەن، ئەوان بە هیچ شێوەیەک نانەوێت شەڕی بەدەکەی بکەن. ئەی لەوەی زیاتر خۆ نابێت حتا برادرێک بەبریک و پیزا باشە کاکە ئەگەر هاتوو ئەوان قاتیان لەسەر ئێرەماندانا ئێمە چی بکەین؟ کاکە لە بەریان هەڵێن نابێ ئێمە شەڕ بکەین و ئەوان قبولیان کردووە. ئەوان ئەمن دەزانم وەک چۆن دەزانم ئێستاشەوە ئاوا دەزانم ئاوا دڵنیام لەوانە کە ئەوان ئەو ڕۆکانە شەڕیان نابێت، ئەوان بە تایبەت لە باشووری کوردستان نایانەوێت لەگەڵ خەڵکی باشوور بەڵێ بینەرانی ماد میدیا ئاگدار دەکەینەوە وەشانی ڕاستەوخۆی ئەم شەومان سەبارەت بە ئەو پێک هەڵپرژانە و شەڕەیە کە لە نزیک بە ئامریە هاتووەتە ئاراوە لە ئەنجامدا سێ گەریلای هێزەکانی پاراستنی گەل هەفەگە بریندار بوون، چەکدارانی پارتی دیموکراتی کوردستان و هێرشەیان پێک تێناوە چاوەڕوانی ئەنجامی زیاترین، هەروەها چەند بنکە و بارگایەکی هێزەکانی پاراستنی گەل بردمان کراوە بە چەکی قرس لەلایەن هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە. سیاسەتمەدار عەلی کەریمی لە سەرەتاوە لەگەڵمان بوو لەسەر ئەم بابەتە پرسیاری زیاتری ئاراستە دەکەین. بەڕێز کەریمی، تاکەکانی کۆمەلگا لە باشووری کوردستان ڕەوشنبیران کەسایەتیەکان لەم کات و ساتە هەستیارەدا کە باشووری کوردستان ئەزمموی شەڕی براکوژی چەندین جۆری بەخۆیەوە بینیوە، دەبێت چ ڕەوڵێ بگێڕن بۆ ئەوەی تاسبینێ شەڕی دیکە ڕوو نەدات و شەڕەکە گەورە نەبێتەوە؟ ئەو شەڕە هەموو تاکێکی باشوور دەزانێت کە ماڵوێرانکەرە، هەمومان دەسووتێنێت بەغێر ئەز ئەوەی کە نیازێکی گڵاوی حکوومەتی داگیرکەری تورکیا دێتە واقعیت. ئەویش ئەوەیە کە ئێمە بە هەمومان مادام ئەو ڕاستیە دەزانین دەبێ بینە سەر جادە و دەبێ احتراز بکەین بە سەرانی بارزانی کە نابێ ئەو شەڕە بکرێت. ئەو شەڕە لە بەرژەوەندی کەسماندا نییە، ئەو شەڕە لە بەرژەوەندی میلەتی کورددا نییە، ئەو شەڕە دۆستەکانی ئەجنەبیمان لە دەپرینجێنێتەوە،
ئەو شەڕە ئەگەر بکرێ بەیانی دوو بەیانی هیچ لۆبێک ناتوانێت کار بۆ کورد بکە هەر لۆبێک بڕا بۆ هەر وڵاتێک بۆ هەر سەفیرێک هەر هەیئەتێک بڕا خەڵک پێمان پێ دەکەنێ خەڵک دەڵێ کاکە ئێوە بڕۆن جارێ خۆتاندا جیرۆدەیی عەشیرەتی و خێڵەکی ڕزگارکەن وەرنە دەورانی مۆدێرنیتە وەرنە دەورانی دیالۆگ وەرنە دەورانی گفتەگۆ وەرنە دەورانی مەسلحەت و بەرژەوەندیەکان ئەو دەم ئێمە قسەتان لەگەڵ دەکەین ئێمە ئەمە شەڕێکی خێڵەکێ شەڕێکی خێڵەکێ سەرۆ خێڵێکی کورد هەولی داوە بە دەوڵەتێکی داگیرکەری وەکو عوسمانی وەکو تورکیا ئەو شەڕەی بۆ ساڵ دەکا ئەو شەڕەی بۆ دەکا لە پێناو چی لە پێناو بەرژەوەندی مادی ئەمە دڵنیام ئەوە ئەو شەڕە ئەگەر بکرێت هیچ بەرژەوەندێک بەغەیرە بەرژەوەندی مادی بۆ کورد تێدا نییە خۆ ئەگەر ئەوان هاتمان بە بنیان کاکە سێ چوارمان ئەو شەڕە ناپێین لەگەڵ پەکەکە بەڵام دواتر سەروەری خاچی کوردستان و دەوڵەتی کوردی هەمووی مسەوگەر دەبێت ئەم دیسان دەبتوانی بە بیر لێ بکەمەوە هەرچەند خێن ڕشتنی برایەکی کورد بەدەستی برایەکی دیکە ئەگەر بڵین برا لە هیچ جێگایەکدا جایز نییە بەڵام خۆ ئەوان ناتوانەوە بڵم کەوابێ بەرژەوەندەکان فقط و فقط بەرژەوەندی نەوتە بەرژەوەندی پارەیە بەرژەوەندی ئەو عەقد و عقودەیە کە بنەماڵەی بارزانی لەگەڵ داگیرکەرانی تورکیان کردووە ئەم شەڕە بە قازانجی وانە بە قازانجی کورد نییە بە قازانجی خودی ماڵی بارزانیش نییە چونکە لە درێژ مدەتدا لە دواتردا لە ئایەندەدا زەرەری گەورەی لێ دەکەن یعنی لەوەی بە سەراحەتتر ئەمە چیان پێ بڵێ بەڵێ ماوەی زیاتر لە دە ڕۆژە خەڵک لەسەر شەقام و مەیدانەکانن بە تایبەت لە پارێزگای سلێمانی ئیدارڕا پەڕین هەروەها ئیدارەی گەرمیان و بەشێک لە پارێزگای هەڵەبجە نزیک بە 10 نەفەر لەلایەن 10 کەس لەلایەن هێزانیەکانەوە کوژراون دەیان کەس بریندار بووە ژمارەیە کەس لە دهۆکەوە تا شوێنەکانی دیکە دەست بەسەر کراون بەڵام لەم کات و ساتەدا بۆ ئەوەی ئاراز ئەم شەڕە بێتە ئاراوە ئاقاری ئەم خۆپشاندانە و ئەنجامەکانی ئەم خۆپشاندانە بەرەو کوێ ڕوات چەندە باڕۆخەکە دەشەڵەژێ ئایا ئامانجەکانی خۆپشاندان زەربەی لێ نادرێ زەربەی نابێ بۆ ئەو خۆپشاندانە بە دڵنیایی تۆقیتێکی باش نێت بە دڵنیایی من لەوە ترسامە سەری ئێوارە کە خەبەری شەڕەکەم بیست گوتم ئەوە فیتی خۆیانە خۆیان کردیانەوە شەڕیان ساز کرد بۆ ئەوەی کە داخوازیەکانی خەڵکی سەرشەقام لە بیر بەرنەوە و خەڵکی سەرشەقام و خەڵکی سەرجادەکان دەماڵێکەنەوە بەهۆی وەیەوەکە ئەو ڕۆکانە بە ئاوای دەڵێن لە بەیانەوە ئەوە دەشیبینی لە چاو لە میدیاکانیان بکە لە بەیانەوە دەڵێن شەڕێکی گەورە ڕووی دەماڵەمە کردو میلەت دەبێ بچێتەوە ماڵێ باسی مەعاش نەکە باسی هیچ نەکە ئەمە نەمانتوانیوە لەگەڵ بەغا پێک دەین ئەمە شەڕەش ڕووی داوە ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە سپەینە هەرچی زووتر خەڵک لە دویست و داخوازیەکانی خۆیان ئەوە بکەن ببڕن و ڕویان دە شتێکی دیکەکەن کە شەڕێکی خارجیە کە شەڕێکی نەناکاوە شەڕێکی ماڵوێرانکەرە و ئەخۆبەتەبیریشی لە پێوخەوە زۆر تەبیعەیە کە سپەینەکە خەڵک هەستا لە قەو دیتی شەڕی دوودانە هێزی کوردی لە ئارادایە وەکو ساڵانی 92 مناڵی کورد بەدەستی یەکتر دەکوژێن ئەو معلومە کەس لە ڕووی هەڵنایە بێ باسی چاکسازی و چاکی باسی مەعاش و باسی ئەوە بکات مەعاشی دواکەوتو بکات بۆیە ئەوان لەوەیدا زۆر زیرەنگن و باش سایکۆلۆژی خەڵکیان خوێندوتەوە کە بێنن شتێکیان بۆ سازکەن کە لەبیری بەرنەوە و ئەوانیشدا خشکەیی بە نیازە گڵاوەکانی خۆیان کە هاوکاری حکوومەتی تورکیایە بەڵکو بتوانن بچن بەعدە ناوچەیەکی لە گریلا بستێنەوە و زەربەیەکی قایم لە گریلا بدەن کە من هیوادارم لەوەیدا سەرکەوتوو نەبن کاکالی دەمەیە شتێک پشتڕاستکەمەوە یان ئەو ناکۆکی نێوان ڕاگەیاندنیە بخەمە بەرچاو ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان بەشێکیان کە سەر بە دەسەڵات نین و ئازادانە لە ناو خەڵکا ناوبانگیان دەرکردووە باس لەسەرەوەکە دەڵێن لە نزیک شارۆچکەی ئامەدی لە فڵانە دەڤەردا تەقەی پێزەکانی پێشمەرگە تەقەیان کردووە لە ئەنجامدا سێ گەریلا بریندار بووە دواتر بردمانی و ناوچانە کراوە چەند سەرچاوەیەکی نزیک لە پارتی کرێکارانی کوردستانیش تقریبا لەو بابەتە بڵاویان کردوێتەوە بەڵام سەرچاوەکانی باشووری کوردستان سەرچاوەکانی پارتی دیموکراتی کوردستان و تەلەڤیزیۆنەکانی باس لەسەرەوەکەن
دەڵێن هێزی پێشمەرگە تەقەی بە ئاسمانە کردووە، هیچ گەریلایەکیان بریندار نەکردووە، گەریلاکان لە بازگەیەکە و بە ئۆتۆمبیلێکە و تێپەڕبوونە نەوەستاون. یعنی شتەکە لەلایەکە و هێرشە لەلایەکە و نۆرماڵ نیشانیەدەن. ئەو چاواشەکاریانە چه هینێکی سەرنجت چییە لەو بارەوە بۆ ئەو چاواشەکاریانە ئەنجام دەدرێت؟ دەبێ احتمالێک دابنین بەڕاستی، من کە هیوادارم ئەو احتمالەوە بێت، ئەویش ئەو بێت کە بە سوتفا دوو ئەوەی سەیتەرەکە کردبێتی و لە ڕووی نەزانینەوە بێت، بریارێکی مەرکەزی نەبێت کە ئەوە دەمی زۆر زوو دەکوژێتەوە ئەو شۆ دەکوژێتەوە کە من هیوادارم وا بێت. ئەوە حاڵەتێکە کە احتمالی یەکجار زۆرە، یعنی بە ئێمە یەکسەر تەقڵی شەڕێکی گەورەی بەرەی دوو بەرەی شەڕ نەدەین بەڕاستی، ڕەنگە تەسادوفێک بوو بێت، ڕەنگە حاڵی نەبوونێک بوو بێت، بە سەیتەرە ڕۆیشتنێک بوو بێت و ئەوە تا بەیانی معلوم دەکات. ئەگەر ئەوە بێتەوە هەمومان سپاس دەکەین کە شەڕەکە نەبێتە شەڕێکی گشتگیر و ئەوانە. ئەوە حاڵەتێکە کە من زۆر دڵم بۆی دەچێت کە زۆر زوو هەردوو لا بێتە سەرخەت، هەم برادرانی کەرجەکە هەم برادرانی دیکە بێتە سەرخەت و بڵێن لێک حاڵی بوونێک بوو شتێک بوو کراوە و خامۆشمان کرد. ئەوەی دیکە ئەگەر ئەوە نەبێت دیارە ئەوە بە پلانتان دراوە، بە فکریان لێ کردوێتەوە کە شەڕێک ساس بکەن ئەو ڕۆکانە لە کوردستان بۆەوەی کە تەواوی ئەو قەیرانەی کە ئەو ڕۆکانە بەرۆکی بە تایبەت پارتی دموکراتی گرتووە و بە تایبەتتر بەرۆکی حکوومەتەکەی کە کوڕەکەی مەسعودی سەرۆکایەتی دەکا و هەموو خەڵک باسی شکستی دەکا، هەر لە ڕۆژنامەنووسی ئەجنەبی، هەر لە میدیای ناوخۆ، هەم لە میدیای دەرەوە، هەموو باسی شکستی دەکەن بە شتێکی ئەوەی بشارێتەوە. ئەوەش حاڵەتێکە کە من هیوادارم ئەوەندە ئەوە نەبن کە بیانەوێ شەڕی کورد بۆ ئەوە ساسکەن کە سەردانی شانی خۆیان لە ئەو هەموو خەتایە کە کردویانە سوود بکەن. ئەمە زۆر عیب. بەڵێ سپاس دەکەین مامۆستا عەلی کەریمی سیاسەتمەدار. ئەگەر شتێک لە کۆتاییدا شتێک مابێت لە ناو پرسیارەکانی من بوو بێت یان لە ناو پرسیارەکانی من بە تەواوەتی باسی لەسەر نەکرابێ، ئەگەر شتێکی جیاواز هەیە دەتوانی لێ زیاد کەی، ئەگەر نەمام وەشانە بە پەلەیە کۆتایی پێبێنی. ئەمە سپاسیەوە دەکەم کە ئاوە بە زووی هاتنە سەرخەت و کۆمەڵانی خەڵک معلوماتیان دەدەنێەوە زانیاریان پێدەگەێنن. من هەر ئەوەندە دەڵێم با پەلە نەکەین، با بزانی جارە 1-2 سەعاتە ئەو شتە قەوماوە و هیوادارم کە هەر بۆکو ئەمن کوتم هەر حاڵەتێک بێ کە بە فکرا بێ بە تەسادف شتێک کرابێت و زۆر زوو هەردوو لا بێنە سەرخەت هەر ئەو شکانە بیکوژێنەوە، چونکە ئەو ڕۆکانە گەلی کورد لە هەر چوار پارتەی کوردستان ئەسڵەن ئامادەگی شەڕی ناوخۆی نییە و شەڕی ناوخۆ وێرانکەر و ماڵوێرانمان دەکا. هیوادارم هەردوو لا بە تایبەت برادرانی کەزەکە و برادرانی قەندیل زۆر زوو بێنە سەرخەت و ئەو شەڕە ئەو ڕۆکانە بە قازانجی هیچ دایەک نییە و نەیکەن. سپاس دەکەین عەلی کەریمی سیاسەتمەدار کە بەشداری وەشانی ڕاستەوخۆی ماد میدیا بووی. بینەرانی هێژا وەشانی ڕاستەوخۆی ماد میدیا لەسەر و بارودۆخەیە کە لە باشووری کوردستاندا لە کتۆپڕ گوزەرا، ئەویشەوە بوو هێرشێک پێک هاتووە لە ئەنجامدا باس لەسەرەوە کرێ سێ گەریلا بریندار بووە، هەروەها ڕاگەیانەکان شتی ناکۆک بڵاو دەکەنەوە. بۆیە لە ئێمە هەوڵماندا لەم بەرنامەیەدا دوایین بارودۆخ ڕاستە و ڕاست بگوازینەوە بۆ ئێوە و لە بیربۆچوون لە عەلی کەریمی وەربگرین کە ئەوەیە ڕۆڵی هەموو کەسێک هەبێت بۆ ئەوەی شەڕی براکوژی بە هیچ شێوەیە لە باشووری کوردستان یاخود لە هیچ پارچەیەکی کوردستان نێتە ئاراوە. هیوادارم توانی بێتمان تا ئاستێک ئەو بارودۆخەمان هەڵسەنگاندن بۆ کردبێت. شەو شەوگاتان باش.